خۆشتان لێوێ عزیزانی من چۆنن ئەم کاتتان باش بەیوام زۆر باش بن جەژنتان پیرۆز دووبارە دوێنێ بیرمەکردن لە لاتان نەبووم بەڵام ئەمڕۆ گەڕامەوە بۆ لاتان و ئەمڕۆ ئاخر ڕۆژی جەژنی شە بەیوان بەخۆشی بەڕێکەن لەگەڵ خێزانەکانتانە سڵاو لە هەموو بینەران کە ئێستا لە هەر جێک بینەرمانن بەیوام کە لەگەڵمانابن تا کۆتایی ئەم بەرنامەیە لەبەرەوەی کە بورگە و بابەتی جیاوازمان هەیە ئەنجا بڵێن چی ئەتوانن لە هەر شوێنێک بن پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 یاخود 0 849 کوات پڵێکی بەهێز بۆ من ئەنجا ئازیزانی من بەنامەی ژیری و دیاری کە ئەمڕۆ لەگەڵتانە بێت چرخەکەمان پێمانەڵێ کە چیمان بۆ دیارەکە لە کام بورگەیە لەگەڵ مناڵەکانین بەڵام پێم خۆشە پێتان بڵێم کە بورگەی پرسیارە گشتەکانمان هەیە بورگەی پۆلەکانمان هەیە بورگەی دۆزینەوەی بووکەڵەکانمان هەیە بورگەی کلااوێنەمان هەیە یاری کلااوێنە و گوێشکاندنمان هەیە گەیاندنی تۆپەکەمان هەیە ئەو چی تریش بزانم کێزانێ بیری ماوە کێ بیری ماوە تۆ بیرم ماوە سڵاو لەو بینەرەمان کە ئیسا ئەڵێ من بیرم ما بەڵێ دۆزینەوەی جیاوازیەکانیشمان هەیە کاتە ئەمڕۆ کۆتا ڕۆژی جەژنە بێ هەوڵەیەم کە زۆرترین هاوڕێمان وەربگرین بۆ ئەوەی کە زۆرترین دیاری ببەخشین بە مناڵەکان لە هەر شوێنێک بن و دڵیان خۆشکەین و وەکو جەژنانەیەکی ماوەی مناڵانی کورسات پێشکەشیانیکەین ئەنجا بڵێ خۆشەویستان زۆر حەزەکەم گۆرانیەک بڵم بەڵام زیاتر حەزی شەکەم کە ئەو مناڵی یەکەم هاوڕێمانە ئەو گۆرانەکەمان بۆ بڵێ کێمان لەگەڵە ڕۆزی چۆنی جەژنە پیرۆز بێ گیانەکەی من ڕۆزی گیان جەژنی تۆش پیرۆز بێ هەمیشە لە خۆشیابی ئیشەڵڵا لەگەڵ ئێوەیە قوربانە بم ڕۆزی دڵخۆشم کە یەکەم پەیوەندیمانی ئەمڕۆ و پێم خۆشە براوەبی خۆشحاڵم قوربانە بم بەیوان براوەبی بۆی کە بتوانم منیش جەژنانت پێشکەشکەم لەلایەن ئایکیوە زۆر سپاس بۆ ئایکیوش دادەتەوار گیان ئەزانی چی یارمەتیشم بدە ئۆی گیانەکەم خۆ ئێستا دەستمان پێ نەکردووە ئەنجا ئێستا بورگە و بابەتەکانمان هەمووی ئەلەکترۆنین واتە خۆیان هەڵێ بژێرین ئێمە نازدارین بەڵام بە هیوای بەختێکی باش بۆت چەندەم جار کە پەیوەندیمان پێواکەی دووەم جار دووەم لەکێو لەگەڵمانای لە سلێمانی لە سلێمانی خۆشحاڵین ئەی چەند ساڵیت حەوت ساڵم ئەی تەمەند درێژبی ئەی پێشتر کە براوە بوویت یەکەم جار یاخودنا بەڵێ براوە بوویت ئەی پێشتر کە براوە بوویت دیارەکە دووەرگر هاتی بۆ دەستگای میدیای کورسات بەڵێ بەدڵت بوو ئارەڵا زۆر پێم خۆشە بەیوام کام جارش براوەبی بۆی کە دووبارە دیاریت پێشکەشکەین ئەنجا ڕۆزی من بە بینەرانم گیان ئەگەر ئەم جارە دیاریت بردەوە ئەیدەی بە خوشکەکەت هەر بژیت یەک چەپڵی بەهێز بۆ ڕۆزی هەربژی ڕۆزی گیان پێم خۆشە کە ئاوا دڵت باشە میهرەبانی بەیوان مناڵانی تریش هاوشێوەی تۆ بن ئەنجا ڕۆزی پێم بڵێ لەگەڵ خوشکەکە تایاریەکەی بەڵێ پێکەوە ڕۆشتن گەڕان میوانیتان کرد ماڵانتان کرد ئاتی بۆم باسکە خۆشترین ماڵکە ڕۆشت بێتی ماڵی کام خزمەتان بووە و جەژنانە دووەرگرتووە جەژنانە دووەرگرتووە پێم خۆشە ئەنجا ڕۆزی بڵێ چی ئەوە بە مناڵێکی کەشی هاوڕێمم وتی جەژنانەکان کە هەڵم گرتووە ئەیکەمە ناو دەغیلەوە دواتر پاشەکەوت یەکەم تا زۆرە بێ ئەنجا پێکەوە ئەیەم بە شتێکی سوود بەخش تۆ جوای لێ بکە باش تۆ جەکەیتە دەغیلەوە هەر بژیت دەغیلەکە چ ڕەنگە
ڕەنگی شینە ڕەنگی شین بەڵێ ئای چەند جوانە ئەی منیش دەغیلەم هەیە بەس ڕەنگی پەمەیە باشە ڕۆزی یاری ڕەنگەکان کەین بەڵێ باش ئەگەر بێت و من و ڕۆزی ئێستا یاری ڕەنگەکان کەین ڕۆزی ڕەنگ بە من بڵێ منیش دەسێم لە ڕەنگەکە لە ناو ستۆدیۆیە باشە جاشتوانم نەجوڵم هەر لە شوێنی خۆم گیانم ڕەنگ دەست بە لە ڕەنگی ساوس شین چڕەن سوور شین شین بڵێم شین سوور شین ئەڵێم شین بۆستن هەردووکی شین و سوور بەڵێ ئەمە شینەکەمان سووریش شین دەست لێی نەداوە ئەبێ بڕۆم باش بۆستە ئەوە ماڵی زیتەڵە هەمووی تیا وەرن لەگەڵمە ئەمە شین بەڵێ ئەمەش سوور اینجا دەست بە لە ڕەنگی سوور ئەوش سوور چەند زیرەکەم زانیم ڕەنگی سوورەڵێ دەبڵە ڕەنگی ساوز دەبڵە ڕەنگی پرتەقاڵی ئەها جلوبەرگەکانم سەوز و پرتەقاڵی سوور سەوز ساوس تا براوم ئەتان چەپڵێکی بەهێزم بۆ لێبن ئەنجا ڕۆزی پێم بڵێ گۆرانیەکەمان پێشکەشەکەیت بەڵێ زۆر چاکە تا پێشکەشمانەکەی ڕێمان لە ناو پۆلیسدا پێمان زۆر وزیایە بچووکە خنجی لەو ئێسکسووکە پێمان دەڵێ دووریابن لەدار بازر ئازارم هەرزارە و بەبابەتێ سەرمان دەکاتی تێ بەلاشە تار بچووکە هێرداکارە و چاپونکە هەر بژی خۆشمان دەوێ وەک چاومان دەست خۆش زۆر باشە خۆشحاڵ بووین کە لەگەڵمانە بوویت و با بزانین چرخەکەشمان چیمان بۆ دیاریەکات ڕۆزی 1 2 3 ئادەی دۆزینەوەی بووکەڵەکان دۆزینەوەی بووکەڵەکان گیانی بۆ نگۆڕی بیگۆڕین حەزت لەم بڕگەیەمان نییە؟ حەزی لەم بڕگەیەمان جیاوازێنەکانە بەڵام نازانین چرخەکەمان چیمان بۆ دیاریەکات ڕەنگە شتێکی کەس بێ بۆ دەرچوو دۆزینێ تۆلەکانی بۆ دەرچین پۆلەکانت بۆ دەرچوو بەیوای بەختێکی باش کەواتە دووارەیەکەینەوە بزانین چیمان بۆ دەرەچێ 1 2 3 بابزین لەبەر دڵی ڕۆزی دووبارەمان کردو کلاوێنمان بۆ دەرچوو هەر یەینە ئێرەوە ڕۆزی کلاوێنمان بۆ دەرچوو یاری کلاوێن کلااوکەی خۆشم دانێم بەخوا کلااوەکەی من زۆر باشە بۆ شاردنەوەی شتەکان بۆ گەورە و تاک ڕەنگا و ڕەنگ کلاوێن بەڵێ ئەم بڕگەیەمانە کلاوێنمانی یارمەتی دەی لەم وا نازام لەکوێ خۆزگا ئەمزانی ئەوە هیچ دیار نییە وانیەتە خوا هیچ دیار نییە کلااوەکەی منی ژادە هیچی تیان نییە کاتە بەیوای بەختێکی باش با دەست پێ بکەین 1 2 3 کام ژمارە لە ژمارەیەکەوە هەتا ژمارە 8مانێ ڕۆزی پەیوەندەکەی داخرایەوە بەداخەوە پەیوەندەکەی ڕۆزی داخرایەوە خۆزگامانتوانی کە درێژەی پێبین لەگەڵ ڕۆزیە و هەنیمان لەگەڵا هەنی ڕۆزی گیان هەوڵ بە تۆش پەیوەندیمان پێوە بکەی بۆی کە ئەمڕۆ لەگەڵمان نابیت ئەگەر ئەم ڕۆژ نەبوو قەی ناکە گوێ مێرە ڕۆژێکی کە لەگەڵمان نابێت هەنی بەڵێ هەنی چۆنی ڕێکەوێ هەنی چۆنی یاخوا باش بیلەکیەوە لەگەڵمانای چەند ساڵی
سلێمانی ئەی چەند ساڵی؟ 6 6 ساڵی تەمەەن درێژ بی جەژنیشی پیرۆز هەنی دەزین تۆش پیرۆز بێ قوربانە بم هەنی دوێنێ ناپێرێ کە یەکەم ڕۆژی جەژن بوو کە تۆ هەستای لە خەو یەکەم کەس کێ بوو کە جەژنە پیرۆزت لێ کرد دایکم و باوکم خێزانەکە دایکت و باوکە ئەی تەمەەن درێژ بن ئەی ماچ کردن ماچ کردن چی؟ ماچ کردن باشی پیاکردن خۆشەویستی خۆت بۆ خێزانەکە دەربڕی هەر بژیت هەمیشە لە جەژن و خۆشییا بن هەنی گیان هەنی گۆرانێکی خۆشەزانی بە بۆنەی جەژنەوە و دڵمان خۆشە ئێستا پێکەوەین و لە بەرنامەی ژیری و دیارین گۆرانێکی خۆشمان پێشکەشکە تاریف بۆلی یەکم سست و چالاک و پاکم وانەی کوردی دەخوێنم سەرکەوتن بەدەست دێنم وێڕاهێڵی ماڵەستەم پاک و خاوێنی وریەم هاوڕێ و هاپۆلەکارم خۆشم دەیە وەک چاوانی هەر بژیت چەپڵێکی زۆر بێت ئەی هەنی پێم بڵێ ڕۆشتی بۆ شاری یاری یاخود لەگەڵ هاوڕێکانتە چویتەتە دەرەوە پێکەوە یاری بکەن ئێمە بە مناڵی ئەڕۆستی ئەگەڕای باران بوو ڕاستی شەکەیت ئەگەر بڕۆیتە هەر شوێنێک نەخۆشەکەوی بیرم چوو بۆ باران بوو قەی ناکە لە ماڵەوە لەگەڵ خێزانەکە تا بە خێراتنی میوانەکان چی بۆ ماڵی باپیرت ئەی چەند خۆشە ئەی هەموو لا باش بوون بەڵێ پێم خۆشە ئەی جەژنانت وەرگر بەڵێ زۆر باشە هەنی یەک پرسیاری تر خۆشترین شتی جەژن لە لای تۆ چییە؟ جەژنانەکەیە خواردنی نەقم کۆکەیتەوە کامیانە؟ نەقم کۆکەیتەوە نقڵ کۆکەیتەوە؟ بەڵێ هەر بژیت پێم خۆشە ئەو بڕگێکی زۆر خۆشە ڕاستەکەیت کاتە ئێستا با بڕۆینە لای چرخەکەمان با بزانین کە چرخەکەمان چیمان بۆ دیاریەکات بۆ هەنی و بە هیوای بەختێکی باش هەنی باشە؟ باش زۆر چاکە با بڕۆی یارمەتیشم دا جلی کوردی بەرنامە بەخوا تۆزە قورسە چی بکەم نانا باش یەک دوو سێ جیاوازی وێنەکان هاوڕێکمان پێش تۆ حەزی لەم بڕگەیە بوو بەڵام تۆ لە جیاتی ئەو هاوڕێمان ئەم بڕگەیەت بۆ دەرچوو بە وای بەختێکی باش تۆش حەزت دێتی بڕۆینە لای بڕگەکەمان دەست پێ بکەین بەڵێ پێنج جیاوازی ئەگەر بشتوانی زیاتریشمان پێ بڵێ پێمان خۆشە بێ کە وتمان یەک دوو سێ دەست پێکەین یەک دوو سێ جاري نهاتوا لين جاري نهاتوا لای من لە لای من هاتووە بەڵام ئێستا لە لای تۆ ژیات یەک دوو سێ گەشتە لای تۆش جاري نهاتوا ئێستا هاو دورة با دەست پێ بکەین کامیان هینەکەی قەتەلەکەی ئەوە یەک لاي كوبا لای کووپەکان ڕۆبەتەکە دوو هینەکەش زایەکە زيكا زایەکە سێ کووپەکەش چیەکەش کووپەکە کووپەکە ڕەنگەکەی بەڵێ ئەوە چوە چیەکە پەنجەرەکەش ڕەنگەکەی پێنج و چەپڵێکی بەهێز زۆرتا پیرۆزی بێ هەنی گیان خوات لەگەڵ لەگەڵ خافیز بەڵێ ئازیزان خۆشەویستان هاوڕێ جوانەکانم خێزانی هاوڕێکانم دڵخۆشم کامڕۆ لەگەڵتانم بۆی کە بتوانین دڵی هاوڕێیانمان مناڵەکانی هاوڕێمان خۆشکەین و کاتێکی خۆش لەگەڵ بینەرانیش بەسەربەرین ئێوەش لە شار و شارۆچکەیەک بن ئەتان هەرێستا پەیوەندیمان پێ بکەم بژمارەکانی 1970 460 99 یاخود 1951 849 03 13 زۆر سواز بۆ سپۆنسەری بەرنامەکەشمان IQ ئەنجا هاوڕێکی کەمان لەگەڵایە
ئەمەش تێ بکەم ئەتەوام خۆم شارمە بەخوا هەر چەنجلی کوردیشتم لە بەرەتا خۆمە شارمەوە خوا حافیز نڤار بەڵێ چۆنی نڤار باشم ئەوە کوا تۆ لەسەر شاشەکە کەسە بینی بەڵێ منی لێ بەڵێ خوا بڕاست لەکوێم خۆ شاردەوە خۆم شاردەوە ئەڕۆڵا خۆم شارد سیتەڵە سیتەڵە ئەو لە ماڵ نییە سیتەڵە دەرگام لێ کاتەوە لە کوێی لێرەم لای دەرگاکەی لای دەرگاکەم ڕاستی ویستم بچم بۆ ماڵی زیتەڵە کەچی زیتەڵە لە ماڵ نەبوو دەرگاکەم لێ کاتەوە خۆم شارمە ئەیتر خۆ شاردنەوەکەم سەر نەکەم چۆنی باشم یاخوا باشبی جەژنە پیرۆز لە تۆش پیرۆز قوربانە بم هەمیشە لە خۆشیابی لە جەژنابی ئەی پێم بڵێ لەکیۆ لەگەڵمانای و چەند ساڵی یانزە ساڵی تەمەەن درێژ ئەشبی بە 12 تەمەەن درێژ بیاخوا ساڵە لە من بچووکتری ئەی لەکیۆ لەگەڵمانای لە سلێمانی لە سلێمانی ئەی ئەمڕۆ چیت کرد ئەمڕۆ دانیشتم هەر دانیشتی لە بەیانی و هەتا ئێستا هەر دانیشتووی ئەی چۆن قاچەکانە نایشێن تووشم بۆ لای هاوڕێکان باشە جەژنە پیرۆزت لاوانیش کرد دراوسێتانە نزیکن لەیەکەوە بەڵێ زۆر باشە بەسە بێ ئاگاداری خۆشی بی لەبەرەوەی کە ئێستا کە شوو هەوا تۆزە ساردە بارانێکی زۆرە بارێ بێ لە ماڵەوە واتە ڕۆشتی بۆ ماڵیان ئەی بژیت ئەی پێم بڵێ یەکەم ڕۆژی جەژن چیت خوار برنج و فاسۆلیا برنج و فاسۆلیا خۆشترین خواردن لە لای تۆ بە گشتی نەک تەنها لە جەژنە چ خواردنێک کاتی بزانم بریانی وڵی زۆر خۆشە ئەزانی ئەجا بە تایبەتی بڕۆی بۆ گەشت و سەیران بریانیەک بەری لەگەڵ خۆزە تۆزێ فاسۆلیاش تۆزێ شفتەش تۆزێک سەوزەش بەرین وانە چیترمان بیر چووە؟ چرخەکەمان بیر چووە؟ چرخەکە شەبین بۆ سەیرە کەواتە با بڕۆی لە لای چرخەکەمان هیچمان پێشکەشەکەیت؟ یان بڕۆین لە لای چرخەکە بڕۆینە لای کەواتە با بڕۆین لە لای چرخەکە یەک دوو سێ باشە گەرم چرخە بەرین بۆ سەیران گەورەیە بەخوا تێکەی نادەن لە ناودارەکە گوێ شکاندنمان بۆ دەرچوو ئەڕۆینە لای بڕگەی گوێ شکاندن ئەجا هاوڕێ جوانەکەم ئەتوانی 3 ژمارە هەڵبژێری بزانی لەو 3 ژمارەیە گوێزە ساقەکەی تایە ئەگەر پوچەڵ بوو ئەو بەداخۆ براوە نابی ئەگەریش گوێزەکەی تیا بوو ئەو براوابی بەڵێ ژمارە 3 باش کەواتە بابی کەینەوە گوێزەکەمان بۆ بشکێنن ئەوتم چەکوشێکم بۆ بێن کاکی گیان بامێش هەوڵ بم تۆزە گوێش بشکێن وڵاتیانی ئەم ژمارەیەمان هەڵە بوو ژمارەیەکی ترمان پێ بڵێ 2 ژمارەیکە ژمارە حەوت ڕۆشتە خوارۆ ئەم هاوڕێمە 1 2 بابیشکێرین 3 بەداخەوە 1 ژمارەت ماوە 1 ژمارەت ماوە 1 بەڵێ ئەگەر 1 کۆیکەیتەوە لەگەڵ ژمارەی یەکەم کە هەڵە بژار چەنەکات چوار هەڵبژێرین 1 2 3
هر بژید ئەی چۆن پیرۆزە هاوڕێ جوانەکەم خوات لەگەڵ ئاگاداری خۆت بە وڵی بیرم چوو پێی بڵم جژنە پیرۆزەش لە هاوڕێکانەکە دەی قەی ناکە ئیسامان بیە جژنە پیرۆزەش لە هاوڕێکانەکە بیرە نەچێ بەڵێ خۆشەویستان بەردەوا ببین لە پەیوەندی وەرگرتنی هاوڕێکانمان ئەنجا ئێوەش لە هەر شوێنێک بن لە ماڵان بن لە گەڕان بن لە سەیران بن لە جەژنا بن ئەسان پەیوەندیمان پێوە بکەن بە ژمارەکانی 0 460 99 یاخود 0 751 849 03 هاوڕێکمان لەگەڵایە ئێستا بە ناوی مەردان ڕاستەوخۆ لەگەڵمانە ئەنجا با بزانین چۆنە مەردان چۆنی جژنە پیرۆز چەنگاش دەستەوە پیرۆز بن قوربانە بن مەردان گیان خۆش حاڵین کە لەگەڵمانایت ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەرنامەی ژیری و دیاری جا بە هیوان براوەش بی بۆی کە دیاریت پێشکەشکەین پێمان بڵێ لەکیۆ لەگەڵمانای و چەند ساڵی لە ڕانیەوە لە ڕانیە و پەیوەندی پێوە کردوین هاوڕێیان ئاگاتان لێیە ئەی چەند ساڵی 12 ساڵی تەمە درێژ بیاخوا باشە ئەگەر بێت و پێت بڵێم 12 شتی خۆشم پێ بڵێ کە لە جەژنا بتوانی بیکەی چییە وەڵی 12 زۆریشە 5 دانزەکە بێت تا سا 5 بۆستین بیژمێر چی؟ گەڕانی ماڵان نقل کۆکردنەوە 2 چیتر؟ جەژنانە ئەوە 3 وەرگرتن چی کردن؟ جەژنانە وەرگرتن ئەیوە وتمان ئەو بە شوێکی کەوتی 3 دوانت ماوە ئەی یاریکردنە بیرچۆ ئێوەی مناڵان هەستان لێ یاری بکەن لەگەڵ هاوڕێکانتانە یاریکردنی ئەوە چوار یەک دانت ماوە ئەهاکە ئێستا وەکو من خۆ داماداکەی خۆگۆڕین جلوبەرگی جەژن هەر بژیت کوردی بەڵێ ئەی شتێکی خۆشە زانی پێشکەشمانکەی مەتەڵ بێت گۆرانی بێت پارچە هۆنراوەیەک بێت ئامۆژگاریەک بێت ئەو جەژنانەیەک بێت ئەو شتانە مەردان دوادارم منداڵان شیرینی زۆر بخۆن نوقم شیرینی زۆر نەخۆن واتە ئامۆژگاری هاوڕێکان مەکات هەر بژیت دەست خۆش کاتە با بڕێنە لای چرخەکەمان بزانین کە چیمان بۆ دیاریەکات بە یوای بەختێکی باش بۆ تۆ پێم بڵێ 1 2 3 دۆزینەوەی ناوەکان پڕکە خۆشەکەمان 12 ساڵم هاوڕێمان بە یوای بەختێکی باش ئەنجا با دەست پێ بکەین ئەم بڕگەیەمان تۆزێک سەختترە لەوانەی تر پیتێک دیاریەکەین سەرەتا باشە ئەنجە دوایی تۆ بێ ناومان پێ بڵێ ئیتر ناوی ئاژەڵ بێ مرۆڤ بێ شار بێت خواردن بێ میوە بێ باشە ئامادەی؟ زۆر باشە پیتێکی ئاسانە پێڵم ئەویش پیتی سیارە ناوی گوندێکم پێ بڵێ لەگەڵ ناوی مرۆڤێکم پێ بڵێ کە بە سێ کۆتایی پێ باشە بە سێ کۆتایی پێ بێ ناوی میوە و ئاژەڵیش بە سێ دەست پێکا بە پێچەوانەوە ئەمیان ئەبێ بە سێ دەست پێکا ئەویانە بێ بە سێ کۆتایی بێت
ناوي يقول بڵێ سێوکان ناوکە چی بوو دووبارەی کەرەوە بۆمان؟ سێوکان کۆتایی بووانیە دەستپێک نەبوو. هاوڕە جوانەکەم ئەبێ کۆتاییەکەی سبێ باشە ناکرێت بیکەین بە هەردووکی سەرتاکەی سبێ خۆوا باشترە بەڕاستانە ئەوە هاوڕێیانی کۆنترۆڵ ئەڵێن نابکاتە دەقینەک ئەبێ کۆتاییەکەی سبێ با بڕۆینە لای میوە وەرە جارێ با بڕۆینە لای میوە و لەگەڵ چیکەمان هەبوو ئازیزان ناوی ئاژەڵێک کە بە سێ دەست پێ بکە زۆر ئاسانە ئەها کە ئەوەی هاوڕێی وەکو پشیلە وایە ئەنجا هەموو کەسێک خۆشیە بە تایبەتی من ئەنجا ئەڕۆم خواردنیان ئێمە وتی سەک ئەوە یەک سەگەکەمان بۆ بنووسن چیتر ناوی میوەیەک بە سێ دەست پێکە ئەها ئەوەی کە دکتۆر ئەڵێ بیخۆن زۆر باشە بەیانیان ڕەنگی سەوزە سێو ئەوە دوو یەک دانت ماوە ناوی مرۆڤ واتە ناوی کەسێکمان پێ بڵێ کە بە سێ کۆتایی بێ یاخود ناوی گوندێکمان پێ بڵێ کە بە سێ کۆتایی بێ ئادی با منیش بیرکەمەوە دۆزیتەوە من نەمدۆزیەوە چی؟ ناوی چی؟ ئەنەناس ئەنەناس؟ ئەنەس ئەخە بەس ئەنەس هەر بژیت یەک چەپڵی بەهێز خەریب بڵێم کەس هەیە ناوی ئەنەناس بێت هەر بژیت هاوڕێ جوانەکەم بەڕاستی زۆر ژیر بوویت پیرۆزی بێتوانیت براوە بی لەم بڕگەیە لەگەڵمان نابووی خۆشحاڵ بووین خوات ئێوە شەتوانن پەیوەندیمان پێ بکەن لە شار و شارۆچکەیەک بوون بە ژمارەکانی 0 یاخود 0 751 849 03 13 هەوڵ بن کە پەیوەندیمان پێ بکەن من لە دوای ناوبڕێکی زۆر کورد بە گۆرانێکی خۆش دەگەڕێمەوە بۆلاتان بەجێ منێڵن دووبارە سڵاوتان لێبێ هەروەکو بەڵێنم پێیا بوون کە گۆرانێکی خۆشتان بۆڵم ئەو گۆرانیەتان بۆڵم کە زۆربەی مناڵەکانی هاوڕێم لەم ماوەیە لە بەریان کردبوو ڤیددیۆیان بۆ ناردم ئەنجا بۆیە ئێستا منیش بۆتانەڵێم بۆ مناڵەکان بۆ خێزانی مناڵەکان بۆ بینەران بەیوان بە دڵتان بێ بەس پێم بڵێن یەک دووسێ تۆزێکیش تۆزێکیش نانە ئەنای گۆڕم ویستم بیگۆڕم گۆرانکە بەس ناوە خۆشە ئامادەم بۆتان بڵێم دەی پێم بڵێن یەک دووسێ بینەران دەست خۆش منیش وەک گوڵ و کۆتر لە ئاشتیدا جوانم نامەوێ جارێکی تر وێران بێ نیشتیمانم باخچە و ماڵ و هێلانە بە ئاوەدانی جوانە ئاشتی خۆزگێ و هیوە بۆ مناڵ لەگە شوێنێ لە هەر جێیەکی دنیا کێ ئاشتی بەدی بێنێ لە نێرگزی خاکەکەم گوڵ لە بەرۆکیەدەم زۆر باشە ئەگەڕێنەوە بۆ لای پەیوەندیەکانمان بۆی کە مناڵانی هاوڕێمان لەگەڵمانە بن و دیاریان پێشکەشکەین
سپاس بۆ IQ بۆ دابینکردنی دیاری و ژمارەکانمان 0 9 یاخود 0 851 849 03 شادمان لەگەڵا هەر شاد بن جشن پیرۆزێ شاد جژنی تۆش پیرۆز بێ سڵاو لە تۆش بەیوام زۆر باش بی هەمیشە شاد بی هەمیشە دڵخۆش بی لەکیۆ لەگەڵمانای لە سلێمانیەوە لە سلێمانیەوە خۆش حاڵین ئەی چەند ساڵی 11 ساڵی یاخوا تەمەندرێژ بی چەند 11 ساڵ 11 ئەی تەمەند درێژ بی یاخوا شاد پێمان بڵێ چیت کرد ئەم جەژنە چۆن بەڕێ کرد زۆربەی کاتەکان خەوتە بووی یاخود لەگەڵ خێزانەکەتە بە خێراتنی میان تەکر یاخود خواردن و زۆرە خوارد یاخود تاسێ هەڵبژاردنمان هەیە کامێ زیاتر لەگەڵ خێزانەکەمان بە خێراتنی میوانەکانمان هەر بژیت هاوڕێ جوانەکەم چونکە منەوە مناڵانم زۆر خۆشەوە کە خەو خواردنیان ڕێکە و بەباشی ئەخەوم بەباشی ئەخۆن اینجا لەگەڵ خێزانەکانیانن هاوکاریانەکان لە بەرەو تۆشم زۆر خۆشەوە شاد من خۆشە ئای زۆر سپاس دەکەم ئەنجا شاد پێم بڵێ چیم پێشکەشەکەی بەڵێ هیچی ئامادە کردو پێشکەشمانکەی گۆرانیەکم ئامادە کردو خۆش حاڵە بین فەرموو ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جەژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە دوایەوە لەبەرە چەند ساڵ هەرەونت لەبەر ئەی دەست خۆشکەواتە چۆپڵەیەکی بەهێز بڕاستی هۆنداوێکی زۆر تایبەتە و بە تایبەتر لەم ڕۆژانەیە دیڵێ ئەنجا پێم بڵێ ئەگەر کەش و هەوا خۆش بوو ئیشەڵڵا باران نەما بەتەمان بڕۆم بۆ سەیران بەڵێ زۆر باشە ئەی تۆ حەزەکەی کە ڕۆشتن چ خواردنێک بەرم بیخۆن لەوێ پێکەوە گۆشت حەزت لە گۆشتە ڕاستەکەی زۆر خۆشە گۆشت خواردن لە سەیرانە جبی برژێنی جسەڵەبی لەگەڵ خێزانەکەتە بەخوا خۆشە ئەنجا پێم بڵێ باش دێ زۆرم پێ خۆشە فەرموو تۆ پرسیان ئەگەر من بڕۆم بۆ سەیران وڵا ڕاستی زای حەزم لە چ خواردنێکە ئەها ئەوەی کە ئەیکەیتە ناو گەڵایەکەوە یاپراخ زۆر خۆشە بەخوا بۆ سەیران وانە ئەنجە بە تایبەتی یاپراخی گەڵامێەوە ئەنج گۆشتی شیتیابێ بۆ یەکسان بێتەوە لەگەڵ گۆشتەکەی توە ئەنجا ماستاویشمان بیر نەچوو بێت لەگەڵ سەوزە من سەوزەم زۆر حەز لێ لەگەڵ میوەیە زۆری خۆم لەبڕۆی کە زۆر باشە بۆ جستەمان وانێت خوا هەر بژیت ئەنجا بڕۆینە لای چرخەکەمان یان بڕۆینە لای مەتەڵ با بڕۆینە لای مەتەڵ لای چرخەکە ئامزایڵێ مەتەڵ وڵا حەزم لێ بوو مەتەڵی بڵ بەس قەی ناکەدەی بەس با هەر بیڵم تا ئەگەمە لای چرخەکەمە ئەمە چییە؟ لە سێم ڕۆژی جەژنە سەعات 4 لەگەڵ بینەرانایە ئەنجا پڕەنگە و دیاریشە بە مناڵەکان ئەمە چییە؟ بەرنامەی ژیری دیاری هەر بژیت چەپڵێکی بەهێز زۆر چاکە ئەنجا گەشتمە لای چرخەکەمان با بڵێن 1 2 3 2 3 با بزانین چیمان بۆ دەرەچێ ئەڵێ دووبارە هەوڵ بە بەسەر چاو چرخەکە دووبارە 1 2 3 با بزانین ئەم جارە پۆلەکان لە چەند بووی هاوڕێ جوانەکەم؟ پۆلی 6 واتە ئێمە ئەبێ بۆکسی ژمارە 6کەینەوە ئەنجە با بزانین چیمان بۆ دەرەچێ پرسیارکەمانەڵێ چێ بەیوای بەختێکی باش پێم بڵێ 1 2 3 1 2
سێ عادی بە ئاوە پرسیارێک هەڵبژێر پرسیاری پێنجەم باشە پرسیاری پێنجەم بەڕایت مەلازانی بەڵێ مەلازانی مەلەوانی ناکەم نەخێر دەی شەڵام پرسیار ئازانی پرسیاری پێنجەممان بۆت خوێنمەوە بەڵێ ئەڵێت گەورەترین زەریا کامەیە واتە کام لەمانەیە زەریای ئەتڵەس یاخود زەریای هێمن یاخود زەریای هەندی دەریای هێمن ئەوە چۆن زانیت ئابا بزین ڕاستە بۆمان سەوزکەن چەفڵەیەک هەر بچی زۆر ڕاستە دەست خۆش پیرۆز بێ هاوڕێ جوانەکەم خوات لەگەڵ زۆر ساعات لەگەڵ خافیز مەلەوانیش نەبوو بەس توانی وەڵامەکەمان پێ بوو زۆر باشە عزیزانم بەردەوامی لە وەرگرتنی پەیوەندی هاوڕێکانمان مەیلیمان لەگەڵە مەیلی بەڵێ سڵاو مەیلی چۆنی باشم یاخوا باش بیت مەیلی تۆ چۆنی وەڵام منیش باشم جەژنیشە پیرۆز بێت کەسی تۆش پیرۆز بێت خۆش بیاخوا زۆر سپاس دەکەم مەیلی بۆی کە من بەڵێ. دڵم زۆر خۆش بێ لەم جەژنە ئەتوانی گۆرانێکی خۆشم پێشکەشکەی دادەتەوە منیش گۆرانەکەی تۆم حاضر کرده بوو کاما ئەوەی کاڵێ منیش وە پڵ و کۆتر لە ئاشتیدا جوانم نامێت جارێکی تر وێران بێ نیشتیمانم بەختە و ماڵ و هێلانە باودن ئەوە بەڵێ. با بیڵین بەڵێ. یەک دوو سێ منیش وەکو کۆتر لە ئاشتیدا جوانم نامەوێ جارێکی تر وێران بێ نیشتیمانم بەختە و ماڵ و هێلانە بە ئاوەدانی جوانە ئاشتی خۆزگەیە و هیوە بۆ منە لە گشتێنێک لە هەر جێیەکی دنیا کێ ئاشتی بەدی بێنێ لە نێرگزی خاکەکەم گوڵ لە بەرۆکی دەدەم دەکەم وەک منداڵێک کۆششی سی مناڵ دۆستان دوو کەڵی جەنگرا ماڵێ ماڵێ لە ئاسمانی کوردستان لە ئاسمان ئاسمان هەر ساماڵ بێ بەدڵی ئێمەی مناڵ بێ هەر بژیت دەستەکانە خۆش بەشی دووەمیش بۆتین زۆر بەباشی لەبەرت کردووە جا منیش بۆیە ئەو گۆرانیە مد بۆتان لەبەرەوەی کە زانیم زۆربەتان لەبەرتانە دڵخۆشە کردم کە ئێستا هەردووکمە لەبەرکردم مامۆستاکەتان زۆر سپاس بۆ مامۆستاکانیش کە هۆنراوەی بەسوود و پڕ و زەفێری مناڵەکانەکەن نمونەتان زۆر بێ ئێوەش دەستی تۆش خۆش بێت جەنگ خۆش بێ بەڕاستی زۆر تایبەت بوو دڵخۆشە کردم وەکوا بێ جژنانێکی زۆر 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 گەورە دابێ بە من اینجا بە یوام تۆش براوەبی بۆی منیش بتوانم دیارەکی جوانە پێشکەشکەم وەکو جەژنانە دادەتەوە گیانە من حەزم لە شاوازەکان دەتوانین شاوازەکانم بکتێ بۆ سەبا بیرکەمە وەڵی نازانم ئەزاین چۆنایە خۆی ڕاستی ئەم چرخەمان هەنێ جار دیارریەکە و هەنێ جار دیاری ناکە ئەجا هەنێ جار من کە ئەڵم یەک دووسێ وێنە ژیات ئاری با تاقیکەینەوە بزانی نیەت با ئەو تاقیکەینە یەک هاوڕێانی کۆنتترۆل دوو ئازیزان بینەران سێ وەڵا ئاوا هات نانە وەڵا بیرکاریمان بۆ دەرچوو دووبارەکەینەوە وەرە با هەر دووبارەکەینەوە هەر دووبارەکەینەوە هەتا دیاوازێنەکە یەک دوو سێ دووبارە ئێمە هەوڵێ مناڵەکان دڵخۆشکەین
باوەی کە گەیاندنی سۆفەکانەوە دەچوو جاری کرد دوبارەکەین یەک جاریکە دووبارەکەینەوە هاوڕێکەم بەڵێ بايك جاريك 1 2 3 ياك جاريكش دوباره كينو من بەڵێ والله خوي ودي دوباره هەوڵ بە چرخەکەڵێ چرخەکە تخوا دڵ نەرم بێ ئەو مناڵەمان حەزی لە بڕگەی دۆزینەوەی جیاوازەکانە و سێم ڕۆژی جەژنەوە من هەوڵێم دڵخۆشیان کەم لە بەرنامە ئیتر بەختەماکە 1 2 3 ئەوە بە چرخەکە سموت هاوڕێکەم من سێری ناکەم چیمان بۆ دەرچوو چیمان بۆ دەرچوو کڵاوێنمان بۆ دەرچوو هەر وەکو دۆزینەوەی جیاوازەکانم هاوڕێ جوانەکەم ئەم بڕگەیەمان بۆ دەرچوو ئەم بڕگەیەش زۆر خۆشە لەبەرەوەی کە یاری کڵاوێن یەکێکە لە یاریە کۆنەکان یاریە کوردەواریەکان بۆیە لە ژمارە یەکەوە هەتا وەکو ژمارە 8مان هەیە تۆ توانی 3 جار ژمارە دیاریکەی بەوەی نەنەنەنا 3 زیاتری دەتوانی وەکو گوێزەکە نییە ئەزانی بۆ لەبەرەوەی کە یەک جارە توانی بڵێ گوڵ ئەوانەی تر بڵێ فت ئیتر بە دڵی خۆت لە پێشا لە گوڵەوە دەست بکەینیان لە درەستانی تەلەڤیزۆنە چەمان ڕاستەکەی لەبەرەوەی کە بەرنامەکەمان ڕاستە و خۆیە بۆیە وایە کێشەمان نابێت چاوەڕێیەکەین ئێستا ئەیبینی لە ژمارەیەکەوە هەمانە هەتا ژمارە 8 زۆر باش ئەم بڕگەیەمان زۆر خۆشترە لە دۆزینەوەی جیاوازەکان یاک دوو سێ با دەست پێ بکەین ژمارە ژمارە حەوت سێ چەند سێ بەڵێ فت یان گوڵ فت یەک دقە هاوڕێکەم چەند چی چۆن ژمارەکەت گۆڕی نەخێر بەڵێ نەخێر بەڵێ ئەی خوایگە تۆ بەستە سەرەتا ژمارەکەمان پێ بڵێ ئەمجە دوای پێمان بڵێ فت یان گوڵ باشە ژمارە چەند شەش ژمارە 6 باشە فت یان گوڵ فت فت ژمارە 6 فت بەڵێ ژمارە 6 فت پێواشێڵە بابزانین تایەتی یاخود نا سێرکەن وڵاتیای نەبوو زۆر باشە باش بوو تیای نەبوو وڵات تۆزە ترسە ژمارەێکی ترمان پێ بڵێ دوو بەڵێ سەر و ژمارە 6 ژمارە 2 فت یان گوڵ فت بەڵێ ژمارە 2 فت بە زۆر چاکە دەست خۆش زۆر باشاتی تا ئێستا هەردووکی ڕاست بووە ژمارەیەکی تریشمان پێ بڵێ 5 8 5 بەڵێ 5 باش فت یان گوڵ فت فت ژمارە 5 فت بەڵێ وڵای زۆر خۆشم بڕگەیەمانەزانی بەهات بەردەوام بین ژمارەیەکی تر ژمارە 3 فت یان گوڵ فت ئەوە چیاڵی ئەیزانی یاک دوو سێ وەڵا ئەوەش فت ئێستا چەند ژمارەمان ماوە سیانیان چوار ژمارە چەند ژمارە 4 فت یان گوڵ فت وەڵی زۆر باشاتوە ئەوەش فت ئەوە ڕیزی سەرۆمووی تا بووە نیە یەکیشمان وت
یەکمانەوە تۆ ئاتخواوەش فتکە پێ بڵێ ئەوش فت بێ ئەوشمان بۆ فتکەن ژمارەیەک یاڵە باشە چاوەڕێین وی بەخوا من پێم وت فتیکە بۆسە دووبارەیەکەینەوە خۆ ڕاستە خۆشە نابێت چی بکەین ئادەی هەشتەکە سێرکە وڵا زای چی هاوڕێیانی کۆنترۆل بوو ئەی چی بکەین لەبەرەوەی بۆسە ئێستا من بۆتان چاکەم وەرم با ڕێکەوتنەکەین ئێمە لە پێشە کە کڵاوەکەمان کە شتەکەمان شاردەوە دیارەکەمان شاردەوە لە ناو کڵاوەکە ڕاستی لە ژمارە هەشتا دامان نابوو ئیتر ڕێکەوتە بووین کە ژمارە هەش بێ باشە نازام کێ دەستکای کردو زیتەڵە وەڵا زیتەڵە دەجاروتم پێش بەرنامە مێ لە خۆتۆشت دەستکاریکەی زیتەڵە کردێتە ژمارەیەکەوە بۆی کە سەر دێمەتێک بە ئەجا بۆیە ژمارەیەک گوڵەکە بوو ئەجا لەبەر ئەو هۆکارانە ئێمە پیرۆزبایت لێکەین کە تۆ براوە بوویت ئای گیانەکە منی زۆر زیاتر خۆشمەی ئەوە ماچێکیشم بۆ ناردی دوایی بیگرە باشە پیرۆز بێ هاوڕێ جوانەکەم خوارد لەگەڵ دوای من دوختە لەگەڵ دیتەڵاکەم خەمتان نەبێت زۆر باشە بەردەوامین لە پەیوەندی وەرگرتن با بزانین کێمان لەگەڵە ئەمەل ئەمەک سڵاو چۆنی یاخوا باش بی تۆ ناو ئەمەکە بەکە ئەی گیان ناوکەت زۆر تایبەت و خۆشە ئەی پێم بڵە لە کیوە لەگەڵمانایی پێنجێن خۆشحاڵین ئەی چەند ساڵی ئەی تەمەند درێژ بی جەژنیشم پیرۆز بێ ئەمەک لە تۆش پیرۆز بێ لە خێزانەکەشە پیرۆز بێ لە هاوڕێکانێ لە مامۆستاکانێ لە هەموو کەس لە هەموو ئازیزانە ئەی پێم بڵێ چیمان پێشکەشەکەی چی بۆ ئامادە کردوین؟ زۆر باشە فەرموو شیرینی کوان نقڵەکەمان ئەی چۆن وەری بگری گۆرانیە شیرینی خوا تێناگەم بۆستە ئەمە گۆرانێکی خۆشە زانی پێشکەشمان کەیت زۆر باشە فەرموو دواتر بۆ شیرینەکە ئێمە پێشکەش دەکەین چاوەڕێی گۆرانەکەی ئەمەکەین کات درێنی کرد ئەو گۆرانێ کۆ ئەمەک بەلاشە چەند بچووکە؟ ئەی گیانەکەم دەستەکانە خۆش بێت چۆپڵەیەکی بەهێز بۆم هاوڕێم زۆر سپاس بۆ گۆرانەی کات ئەڕێنە لای چرخەکەمان پێمان بڵێ 1 2 3 بۆی کە بزانین چیمان بۆ دەرەچێ 1 2 3 ئەی باوکەکیان ئەبێ و بڕگێ بگۆڕین دەبروی بۆ تەمەنی و هاوڕێمان گونجاو نییە 1 2 3 زانیاری گشتی زۆر باشە با بڕۆینە لای پرسیارەکانمان
ئەنجا پێم بڵێ 1 2 3 با پرسیارێک بێنم 1 2 3 وتی 3 دەباش پرسیاری نۆیەم پرسیارێکی زۆر ئاسانە بۆت خوێنمەوە ویستم چەند ڕۆژ هەیە لە هەفتەیەکدا 12 ڕۆژ حەوت کاتە یەک چەپڵی بێژ پیرۆزە هاوڕێ جوانەکەم تۆش براو بووی خوات لەگەڵ ئازیزانی من چی؟ وابزانم زۆر خۆشحاڵ بوو کە براوە بوو بۆیە پیرۆز بێت دووبارە خۆشحاڵ بووین ئێمەش کە براوە بوویت بە هیواین کە دڵخۆش بی کاتێک دیارەکە ئەگا بەدەسم ئەو هاوڕێیانم کە لە سلێمانی لەگەڵمانە بوون ئەتوانن سەردانی دەستگای میدیای کورسات کەم بۆی کە دیارەکانیان وەربگرن ئەوانەشی لە دەرەوەی سلێمانی لەگەڵمانە بوون ئێمە هەوڵین کە بۆیان بنێرین بەڵێ ئازیزانم بەرنامەی ژیری و دیاری کۆتایی پێهات بەڵام ئەگەڕێمەوە بۆ لاتان ڕۆژی سێشەممە ئیشەڵڵا سەعات 4 بەیوام هەمیشە لە ساق بن دڵخۆش بن دووبارە سپاس بۆ IQ بۆ دابینکردنی دیاری بۆ هاوڕێکانم و سپاسی بە شەدەلاریشکەم بۆ دابینکردنی جلوبەرگەکانی من زۆرم خۆشەوێن هەمیشە لە ساق بن دڵخۆش بن لە جەژ نابن ئیشەڵڵا ڕاستە ئەمڕۆ کۆتا ڕۆژی جەژن بوو بەڵام ئیشەڵڵا ڕۆژەکانی ترتان هەمووی وەکو جەژن بەڕێکەن و لە خۆشییا بن زۆرم خۆشەوێن خواتان لەگەڵ